ترامپ گاڵتە بە بایدن دەکات. گاڵتە پێکردن لە پاشان هیوای سەلامەتی خواستن. ئەمە کاردانەوەی سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ بوو لەسەر کەوتنی سەرۆکی ئێستای ئەمریکا جۆ بایدن لەسەر پاسکیل. با دیمەنێکی گاڵتە ئامێز گاڵتەی با کەوتنی بایدن کرد لە ڕێگەی سۆشیال میدیای خۆیەوە بڵاوی کردەوە. بەحساب لە تۆپێکی گۆڵف دەدا و دەبێتە هۆی کەوتنی بایدن. سەرباری ئەوەی ڤیدیۆکە گاڵتە پێکردن بوو بە بایدن، بەڵام بە گاڵتەیەکی تر بەزمەکەی خۆشتر کرد باوەی کەوتی سەرۆک تەندروستی باشە و زۆر عەزیەتی نەبووە لە ڕێگای بەیاننامەیەکەوە لە بەردەم کۆمەڵێک لە خەڵکی. هیوادارین بایدن باش بێ لەبەرەوەی بە شێوەیەکی زۆر قورسکەوت ترسناک بوو. ئایا هیچ کەسێک لە ئێوە کەوتنەکەی بینی؟ بایدن لە میانی گەشتێکیدا بۆ ویلایەتی دیلاوێر لەسەر پاسکیلەکەی کەوت، بەڵام بەبێ زیانێکی ئەوتۆ هەستایەوە سەر پێ. ئەم کەوتنە بە دوور نەبوو لە چاوی ڕاگەیاندنەکان و با گاڵتە پێکردنەوە هەواڵی تەندروستیان دەپرسی. خۆشی لە بەردەم کامێراکان چەند جارێک جەمپی کرد و بەرز بوویەوە بۆ ئەوەی بڵێت باشم. ئەمە یەکەم جارەکە بایدن دەکەوێت. چاودێران کەوتنی بایدن وەک کەوتنی کەسێکی ئاسایی نابینن، چونکە ئەو سەرۆکی ئەمریکایە. هەرچەندە کەوتنەکانی پێشبینی کراوە بەرامبەر هەر کەسێکی تر ڕوو بدا، بەڵام بەو پێی ئەو سەرۆکی وڵاتێکی زەلهێزە. ئەم جۆرە کەوتنانە بۆ دەهۆی ئەوەی کە سنگ و قورسایی ئەمریکا تا ڕادەیەک بەلاواز سیر بکرێ.